سڵاتە نەبێ بینێرانی شارپرێس ئەگەرەکانی بەردەم دروستبوونی حکوومەتی نوێ عێراق و هەروەها بەشداریکردنی کورتیایدا هەروەها ڕێکەوتنی حکوومەتی عێراق و هەرێم و ناردنی شایستە داراییەکانی فەرمانبەرانی هەرێم و هەروەها ڕادستکردنی 200 ملیارەکە لەلایەن بەغداوە بە هەرێم و بەردەوامی موچەی فەرمانبەرانی هەرێم و ئەگەری نەناردنی بڕی 200 ملیارەکە لەلایەن بەغداوە حکوومەتی هەرێم ئایا پابەند دەبێت لەسەر پێدانی موچەی فەرمانبەران یاخود دەست دەباتەوە بۆ پاشەکەوتکردنی موچە و لێبڕینی موچە جارێکی دیکە. گفتوگوی ئەم بابەتانە دەکەین بە میوانداری بەڕێز شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی قوڵی پێشووی پەرلەمانی عێراق کە ڕاستەخۆ لەگەڵمان میوانە. کاک شیروان سڵاوت دەبێت وەک ئەندامێکی لیژنەی دارایی قوڵی پێشووی پەرلەمانی عێراق ترسێک هەیە لای خەڵک کە ئەوترێت لە نەناردنی 200 ملیارەکە لەلایەن بەغداوە بۆ حکوومەتی هەرێم دووبارە پاشەکەوتی موچە سەر هەڵئەداتەوە. ئایا ئەم ترسە واقعیە؟ خەڵک ئەو ترسەی لای دروست بووە ئەمە دروستە یاخود بەردەوام ئەبێت و هیچ کێشەیەک لە ناردنی 200 ملیارەکە دروست نابێت؟ زۆر سپاس بۆ دەرفەتە، سپاس بۆ ئێوە و سڵاوڕێزم بۆ بینەران. طبعا ئەوەی کە جەنابەت باسی دەکەیت ترسی خەڵک لە نەناردنی 200 ملیارەکە دەکرێ بڵین تا ڕادەیەک هەم لە جێخۆیدایە بەو پێی تەجروبەیەکی تاڵ لە دوای 2014ەوە لەگەڵ حکوومەتی عێراقی هەیە لە بڕێنی پشکی هەرێمی کوردستان نەناردنی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بە هەر بیانوویەک بێ، یعنی بە بیانووی ڕادەست نەکردنی نەوت بێ، بە بیانووی تێکچوونی پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا بێ، یان گۆڕینی سەرۆک وەزیران بێ، فشاری لە سیاسیەکانی ناو عێراق بێ لە حکوومەتێک لە دوایەکەکان، ئەمە هەمووی تا ڕادەیەک لە جێخۆیدایە. بەڵام ئێمە باسی لە ڕووی یاساییەوە باسی دەکەین. لە ڕووی یاساییەوە هیچ ترسێکی نییە بەو پێی کە بە چەند خاڵێک، یعنی من با بڵێین چەند خاڵێک دەخەمە ڕوو بە پێی ئەم خاڵانە ترسی ئەوەمان نییە کە ئەم 200 ملیارە نەیاجارێت. یەکەم یاسای موازنە تا کۆتایی ساڵە. ئەگەر ئەم ناردنی ئەم 200 ملیارە اعتیمادی کردوتە سەر یاسای موازنەی 2021 عێراق کاتە تا کۆتایی ساڵ بەردەوام دەبێت. قەراری ئەنجومەنی وەزیران دەڵێت تا کۆتایی ساڵ و ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا تا ئەو کاتێکە با بڵێین یاساکە بە تەواوی جێبەجێ دەکرێت و هیچ ڕێگریەک تا ئێستا نییە و هیچ لێدوانێک لە حکوومەتی عێراقی شەوە نییە بۆی کەم 200 ملیارە ڕابژیرێ بە پێچەوانەوە دڵنیایی لە نێوان هەرێم کوردستان و بەغداش هەیە کە تا ئێستا باس لەوە دەکەن کە ئەم 200 ملیارە وەکو خۆی دەنێردرێ و بەردەوام دەبێت. لە ڕووی یاساییەوە ئەگەر حکوومەتی عێراقی نەینێرێ واتە خەرقی یاسای موازنەی کردووە و خەرقی ئەو ئیتفاقی کردو کە لەگەڵ هەرێمی بەغدا هەرێم لەگەڵ هەرێم ئیمزای کردووە. بۆیە تەسەوڕ ناکەم لەم دۆخەی ئێستادا حکوومەتی عێراقی و تەحدیداً حکوومەتەکەی بەڕێز کاظمی پەنا بۆ ئەوە بەرێ کە ئەم 200 ملیاری هەرێمی کوردستان ببڕێ و نەینێرێ. بەڵێ کاک شیروان ڕێکوتنێک هەبوو لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا لە ناردنی بڕەنەوتی پێویستی ڕۆژانە لەلایەن حکوومەتی هەرێمەوە. عێراقیش مانگانە شایستە داراییەکانی فەرمانبەرانی هەرێم و شایستە داراییەکانی هەرێم بەگشتی بنێرێت. بەڵام ئەم ڕێکەوتنە جێبەجێ نەکرا. ئایا هۆکاری جێبەجێ نەکردنی ڕێکەوتنەکە بۆچی گەڕێتەوە؟ طبعا ڕێکەوتنەکە بۆ ئێمە ڕوونی بکەینەوە ڕێکەوتنەکە چییە؟ ڕێکەوتنەکە بەشێکە لە یاسای موازنە لە مادەی 11 تەحدیدە. مادەی 11 باس لەوە دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەقیامی نەوت، یعنی و نرخی نەوتەکە 250,000 بەرمیل نەوتی ڕۆژانە نەکنەوت. بۆی ئەمە ڕوون بێتەوە بۆ بینەرانیش کە حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی یاسای موازنەی 2021 ئیلزام نییە و ناچار نییە نەوت ڕادستی بەغدا بکە، بەڵکو دەبێت چ ڕادست بکە؟ داهاتی نەوتەکە، نرخی نەوتەکە 250,000 بەرمیل نەوت بە سعری سۆمۆ، ئەمە خاڵی یەکەم. زائیدەن داهاتی غیرنەوتی بەپێی یاسای ئیدارەی مالی کە دەکاتە لە 150. بەپێی یاسای ئیدارەی مالی وەفدێکی حکوومەتی اتحادی هاتنە هەرێمی کوردستان و سەردانی فڕۆکەخانەکان دەروازە سنووریەکان کۆمەڵێک شوێنیان کرد و راپۆرتێکیان داوەتەوە بە دیوانی چاودێری دارایی و بە وەزارەتی دارایی و بە حکوومەتی اتحادی. پێم وایە لەسەر ئەوە تقریبا 150 ملیار دینارێک دانراوە وەکو داهاتی ناوخۆ، واتە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان نیوەی ئەم پارەیە بداتەوە بە بەغدا زائیدەن نرخی نەوتەکە. ئەمە حساب دەکرێت لە کۆتاییدا ڕقەمەک دەردەچێت. پشکی هەرێمی کوردستانیش دیاری کراوە کە ئەو کاتە حسابمان کرد نزیکەی زیاتر لە 10 تریلیۆن دینارە، واتە مانگانە بەلای کەمی نزیکەی زیاتر لە 850 تا 900 ملیار دینار بوو. ئەم دوو ڕقەمە لێک دەردەکرێت کە لێک دەردەکرێت شتێک دەمێنێتەوە بۆ هەرێمی کوردستان دەنێردرێت. بێنەوبەردەی ئەمە لە بینی حکوومەتی اتحادی حکوومەتی هەرێمی کوردستان دیار بوو نەدەگەیشتە نەتیجە.
هاتن حکومەتی ئیتیحادی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە مانگانە وەکو سلفەیەک وەکو پێشینەیەک 200 میلیارد دینار بنێرێ بۆ حکومەتی هەرێمی کوردستان تا ئەو کاتەی کە تەتقیقی ئەم بابەتە تەواو دەبێ و تەسویە حسابات ئەو کاتە دەکرێت. احتیمالی هەیە تەسویە حسابات بگاتە ئاخیری ساڵ لە کۆتاییدا تەسویە حسابات بکەن پشکی هەرێمی کوردستان چەند بووە و ئیلتیزاماتی سەر هەرێم چەند بووە لەم نێوانەدا چەند بۆ هەرێم دەمێنێتەوە لەگەڵ 200 میلیارەکە مقارنەی دەکەن ئایا هەرێم زیاتی وەرگرتووە یان کەمتری وەرگرتووە. بۆیە بەڕای من ناردنی 200 میلیارەکە حلێکی تەسویە بوو واتە با بڵێن ڕێککەوتنێک بوو بۆ ئەوەی خۆیان لەم وردەکاری تەدقیق و حسابات و داهاتی نەوتی و نانەوتی و چەندە و چەندە ڕزگار بکەن تا کۆتایی ساڵ. بۆیە دەکرێت بڵێن حکومەتی هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵ ئیلتیزامی کردووە چکە وەزیری نەوتی عێراقیش لە ماوەکانی ڕابردوودا گوتی ئێمە داتای تەواوی داهاتە نەوتەکانی حکومەتی هەرێمی کوردستانمان لەلایە وەتەعاً خۆشیان هەر لایەن یعنی خۆیان لە بەندەری جیهان دەزانن ڕۆژانە چەند نەوت دەفرۆشێ و نەوتی هەرێم چۆن دەچووکە عەمبارەکانی نەوتی هەرێمی کوردستان لە تەنیشت عەمبارەکانی سۆمۆیە یعنی هیچ ئەوەی نییە و ئەوان دەزانن کە حکومەتی هەرێمی کوردستان نەوت بە چ کۆمپانیایەک دەفرۆشێ. بۆیە وەزیری نەوتی عێراقی ڕایگەاند کە ئەوان ئەم داتانەی کە لەلایەنە وای اعتبار دەکەن کەمە ئیلتیزامی حکومەتی هەرێمی کوردستانە و حکومەتی هەرێمی کوردستان و وەکو باسم کرد لە داهاتی نانەوتیش لیژنەی دیوانی چاودێری دارایی هاتووە لێرە بوو و تەواوی شوێنەکانی بەسەر کردەوە راپۆرتی خۆی داوە. بۆیە دەکرێت بڵێن بۆ ئەم ساڵ تا ئێستا حکومەتی هەرێمی کوردستان زۆرێک لە ئیلتیزامی نواندووە و حکومەتی ئیتیحادیش بە ناردنی 200 میلیارەکە ئەویش زۆرێکە لە ئیلتیزام هەرچەندە ئەمە ئیلتیزامی تەواو نییە یعنی با بڵێن جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە نییە بە تەواوی چکە ڕێکەوتنامەکە یان با بڵێن یاساکە چەند خاڵێکی تریشی تێدایە بەڵام وەکو باسم کرد ئەم 200 میلیارە وەکو حەلێکی تەسویە بوو ڕێکەوتنێک بوو بۆ ئەوەی کە بەم شێوەیە بڕۆن تا کۆتایی ساڵ و پێم وایە کۆتایی ساڵ دەبکەونە سەر حسابکردن. بەڵێ کاکشیروان بە هەموو پێوەرێک دەبوو ئێستا حکوومەتی عێراق پرۆژە یاسای بودجەی ئامادە بووایە لە ئەگەری جێبەجێ نەکردن یاخود ئامادە نەبوونی پرۆژە یاسای بودجە عێراق لە ڕووی داراییەوە ساڵی داهاتوو چۆن بەڕێ دەکات؟ طبعا ساڵی داهاتوو با بڵێن تا کۆتایی ساڵەمە یاسای موازنە هەیە بەڵام بەپێی یاسای ئیدارەی مالی دەبوو لە 15 حکومەتی ئیتیحادی یعنی حکوومەت پرۆژە یاسای بودجە بنێرێ بۆ پەرلەمان. طبعا ئێستا پەرلەمان نیە خۆتان دەزانن لە 7 پەرلەمان هەڵوەشاوەتەوە و پەرلەمانی تازەش دەستیان بە کار نەکردووە و ئەمە لەوانەیە درێژە بکێشێ یعنی لانی کەم بەپێی ڕێکارە دەستوری یاساییەکانیش بێ لە کۆمیسیۆن تاوەکو ئەم تانانەیەک لا دەکاتەوە لەوانەیە 15 ڕۆژی تری پێ بچێ محکەمەی ئیتیحادی دە ڕۆژێک 15 ڕۆژێکی دەوێت تاوەکو مسادقە لەسەر نەتائیج دەکات لە دوای نەتیجەکان سەرۆک کۆمار لە ماوەی 15 ڕۆژدا دەبێت داوای یەکەم دانیشتنی پەرلەمانی داهاتوو بکە ئەمە پێی دەچێت پێم وایە نزیکەی مانگێکی تری بەلای کەمەوە پێ دەچێت کەواتە دوا دەکەوێت بە تەوەقعاتی ئێمە حکومەتی عێراقی بۆ ئەم ساڵ یان موازنەی نابێت بۆ 2022 یان زۆر دوا دەکەوێت. لەو حاڵەتەشدا بەپێی قانونی ئیدارەی مالی کاتێک کە داخلی ساڵی تازە دەبین و یاسای موازنە نابێت بەپێی یاسای 1/12 دەڕوا 1/12 یعنی لە 2021 چەندی سەرف کردو مانگانە یعنی با بڵێن بە کۆی گشتی 1/12 ئەوە بۆ هەر مانگێک بەشێک لەم 12 سەرف دەکاتەوە یعنی دەکرێت بڵێن بە هەمان میکانیزمی ساڵی پێشوو لەسەر هەمان یاسای ساڵی پێشوو دەڕوا بە تایبەتی بۆ بابەتی تەشغیلی مەسەلەی موچە و بەڕێکردنی کاروباری حکوومەت بەڵام مەسەلەی ئیستیثماری ڕادەوەستێ مەشاریع ڕادەوەستێ پرۆژەی تازە ڕادەوەستێ تەمویلی پرۆژەکان ڕادەوەستێ هەموو ئەوانە ڕادەوەستێت تاوەکو یاسای موازنە دەبێت وەزارەی دیکە لە یاسای موازنە ئەوانە دێنەوە بەرباس. بەڵێ لە سەبارەت بە جێبەجێکردنی پرۆژە یاسای بودجە بۆ ساڵی داهاتوو لە ئەگەری بوونیە دووبارە پێویستەکە شاندی هەرێم ئەم هەموو چوون بۆ بەغدا و هاتن و ڕۆشنە بکرێت و تاکو ڕێکەوت نەکرێت لە نێوان حکومەتی هەرێم و حکومەتی ناوەندا بە دڵنیاییەوە چونکە وەکو باسم کرد یاسای موازنەوەی کە بۆ 2021 لەسەری ڕێکەوتین و ڕێکەوتنەکە بووە بە بەشێک لە یاساکە بۆ تا کۆتایی ساڵە یاسای موازنە یاسایەکی سەنەویە ساڵانەیە لە یەکێک دەست پێ دەکات لە سویەکی 12 کۆتایی دێ بۆیە لە سویەکی 12 یاسای کۆتایی دێ بۆ ساڵی داهاتوو ئەگەر حکومەتی عێراقی لەسەر هەمان یاسا بڕوامە هەمان یاسا بەرکارە ئەگەر لەسەر هەمان یاسا لە ڕاو یاسای موازنە هەبێ جارێکی دیکە حکومەتی هەرێمی کوردستان وەفدی حکومەتی هەرێمی کوردستان پەرلەمانتارانمان لە بەغدا و خەڵکی باڵین کورد لە بەغدا دەبێت جارێکی دیکە بێنەوە سەرخەت و هەوڵی ئەوە بدەن کە جارێکی دیکە لە موازنەی 2022 ئەگەر هەبێ
پشکی هەرێمی کوردستان و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لەناو موازنەدا بچەسپێنن. بەڵێ لە ئەگەری پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراقدا کە زۆرینەی دەمچاوەکان و زۆرینەی دەسەڵاتدارەکان دەگۆڕێت، ئایا چ لایەنێک چ کەسایەتیە کە گونجاوە بۆ کورد کە حکوومەت پێک بێنێت و لە سوودی کورد دەبێت؟ بۆ خۆی ئەمە تۆزێک ئالۆزە لە ڕاستیدا. ئایا تا ئێستا ناوماڵی شیعە بۆ خۆیان ڕێگنین؟ طبعاً بەپێی عورفی سیاسی لە دوای 2023ەوە سەرۆک وەزیران بۆ شیعەیە، سەرۆک کۆمار بۆ کوردە، سەرۆکی پەرلەمان بۆ پێکهاتەی سوننەیە. تا ئێستا ناوماڵی شیعە ڕێک نییە، تا ئێستا بەشێکی زۆر لە هێزە شیعەکان لەناو ئەو چوارچێوەی کە پێی دەڵێن ئیتارە تەنسیقی نەتایجی انتخابات ڕەت دەکەنەوە و داوای هەژمارکردنەوەی هەموو دەنگەکان دەکەنەوە بەدەستی هەموو سندوقەکان. تا ئێستا دیار نییە ئایا ناوماڵی شیعە ڕێک دەکەون لەسەر نەتایجیاننا و چەند ڕۆژی ڕابردوو وەزعی ئەمنی ناو بەغدا بە تەواوی ئالۆز بوو، شڵەژا بوو، لە ناو ناوچەی سەوز تەواوی هێزە ئەمنیەکان لە حاڵەتی ئامادەباشیدا بوون و ترسیەوەیان هەبوو کە خۆپیشاندەرانی بەردەمی ناوچەی سەوز بچنە ناوچەی سەوز و وەزعەکە لە کۆنتڕۆڵ دەربچێت. ئێستا دوو بەرە هەیە لە ناو شیعە. ئایا سەدر دەتوانێت بەو کورسیانەی کە هێناوێتی ببێتە کوتلەی زۆرینە لە ناو پەرلەمان و حکوومەت پێک بێنێ، یان ئەوە تا بەرەکەی تر کە بریتین لە مالکی و هادی عامری و هەموو ئەوانەی تر جگە لە سەدر ئێستا خەریکی کۆکردنەوەی کورسی و پێکەنانی کوتلەی زۆرینێن؟ ئایا ئەوان دەتوانن لە سەدر زیاتر کورسی کۆ بکەنەوە و ئەوان ئیعلانی کوتلەی گەورە بکەن یان گەورەترین کوتلە بکەن لە ناو پەرلەمان؟ بۆیە تا ئێستا ڕوون نییە. یان احتیمالی زۆر ئەوەیە کە لە کۆتاییدا یان مەرجعی ئەعلای شیعەکان بەڕێز سیستانی یان وڵاتانی ئیقلیمی بەنمونە ئێران یان ئەمریکا بێتە سەرخەت بەوەی کە شیعەکان لێک نزیک بکاتەوە، تەوافقێک لە بەنیان دروست بکە وەکو 2010 وەکو 2014. طبعاً هەردوو حاڵەتەکەمان هەیە. شیعە لە ناوخۆیاندا لەسەر کەسێکی تەوافقی ڕێک بکەون، یعنی منە لە سەدرەکان بێ و نە لەوان بێ بە تەواوی، یان کەسێک بێت لە هەردوو لایەنەوە نزیک بێ یان هەردوو لایەن پێی رازی بن، ئەوە ڕابسپێرێ بۆ پێکەنانی حکوومەت. بە شێوەیەکی گشتی من پێم وایە کورد ئەم جارە دەرفەتێکی باشی لەبەردەستە. بەو پێیەک پۆستەکانی کورد لە بەغدا یەکلا کراوەتەوە، یعنی ئێمە پێویست ناکە شەڕی پۆست بکەین یان با بڵێن هەموو وەرەقەکانمان بسووتێنین لە پێناوی بەدەستهێنانی پۆستدا. بۆ لەبەر ئێمە دوو پۆستی سیادی هەیە لە بەغدا، هی ئێمەیە سەرۆکی کۆمار و یەکێک لە وەزارەتە سیادیەکان و پۆستەکانی تریش لە جێگری سەرۆکی پەرلەمان لە 3 یان 4 وەزیر یان با بڵێن 2 یان 3 وەزیر جگە لە وەزیرە سیادیەکەش 2 یان 3 وەزیری تریش هەر هی کوردە. ئەمانە یعنی دانوستانی لەسەر بکەین لەسەر نەکەین وەرەقەی لەسەر بسووتێنین نەیسووتێنین هی کوردە یەکلا بۆتەوە ماوەتەوە کورد لە ناوماڵی خۆیدا ڕێک بکەوێ و یەک بێ و بە یەک پاکێج بچێتە ناو دانوستانەکان و لەگەڵ هێزە شیعە و هێزە سوننیەکان. لەبری ئەوە کورد دەرفەتی ئەوەی هەیە کە لەسەر کارنامەی حکوومەتەکە گفتوگۆ و مفاوەزات بکە. ئایا کارنامەی ئەم حکوومەتی کە داهاتووە پشکی هەرێمی کورد، طبعاً ئێمە چەند مەلەفێکمان هەیە لەگەڵ بەغدا، دەبێت مەلەفانە 5 تا 6 مەلەفی زۆر حساسمان هەیە، دەبێت دانوستانکارانی کورد لە بیدایەتەوە لەگەڵ سەرۆک وەزیران ئەم بابەتانە بخەنە بەرباس و گفتوگۆ و زۆر شەفافانە بەبێ مجاملە لەگەڵ هەر کەسێک کە ڕادەستکرێت بۆ سەرۆک وەزیران ئەم بابەتانی لەگەڵ گفتوگۆ بکرێت. بابەتی یەکەم مەسەلەی پشکی هەرێمی کوردستان و بودجەیە موچەی فەرمانبەرانە. بابەتی دووەم مەسەلەی هێزی پێشمەرگەیە، ئیدارەدانی ناوچە دابڕێنراوەکانە و مەسەلەی شایستەدارایەکانی جوتیارانی هەرێمی کوردستان و چۆنێتی مامەڵەکردن لەسەر بەروبوومی جوتیاران لە هەرێمی کوردستان، زایدن ئاڵوگۆڕی بازرگانی یان با بڵێن ڕێگکردنەوەی بازاڕی هەردوو لا بۆ یەکتر، یعنی هەم بازاڕی ناوەڕاست و خاوەری عێراق بۆ بازرگانان و جوتیارانی هەرێمی کوردستان و بە پێچەوانەشەوە کردنەوەی بازاڕی هەرێمی کوردستان بۆ جوتیارانی ناوەڕاست و خاوەری عێراق. ئەم بابەتانە مەلەفانە مەلەفی گرنگن، دەکرێت دانوستانکار بەڵێ بەڕێزان پێدەچێت کاک شیروان کێشەیەک لە هێڵەکەیدا دروست بوو بێت، دەگەڕینە وڵاتان لە چارەسەرکردنی ئەو کێشەی تەکنیکە کە دروست بووە.
بەڵێ دووبارە سڵاوتان لێبێت کاک شیروان دووبارە سڵاوت لێبێت جوتیارانی هەرێم پارێکی زۆریان لای حکوومەتی عێراقا ئەگەر چی ناوە بەناوە پارەیان پێدەدرێت و پارەکانیان بۆ ئەگەڕێنرێتەوە بەڵام لە ئێستادا ئایا حکوومەتی هەرێم کارتێکی بەدەستەوەیە کە چیتر پاری جوتیاران یاخود هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەکەوێتەوە بەڕەحمەتی ناردن و نەناردن لەلایەن بەغداوە؟ طبعا پارەی جوتیاران بۆ وەڵامی ئەم پرسیارەت و تەواوکردنی وەڵامەکەی پێشووتر پێشەوەی ئەو گرفتە دروست ببورن بۆیە کورد زۆر بەبێ مجاملە ینی بەسەراحەت دەبێت لەگەڵ ڕاستپێرا بۆ سەرۆکایەتی وەزیران ئەم مەلەفانە بە تەواوی یەکلا بکاتەوە بە تایبەتیش دەرکردنی یاسای نەوت و غاز زۆر گرنگە بۆ کورد بۆی کێشە و ململانەی نەوت لەگەڵ هەرێمی کوردستان کۆتایی پێبێ و ئەگەر کێشە ململانی نەوت کۆتایی بێ مەسەلەی بودجەش چارەسەر دەبێت لەوانەیە مەسەلەی جوتیارانیش چارەسەر بێت بەنسبەت پارەی جوتیاران فعلەن طبعا جوتیارانی هەرێمی کوردستان پارەی 2014 و 15 و 16 نیوەیان تا ئێستا لای حکوومەتی اتحادی ماوە بە هەوڵی زۆر توانرا کە لە ماوەکانی ڕابردوودا بەشێک لەو پارەیە بنێتێ بەشێکی ماوە یعنی نیوەیان نەرد نیوە ماوە زایدن پارەی ئەم ساڵیش تا ئێستا هەمووی نەهاتووە ئەوەی پارەی ئەو ساڵە حکوومەتی عراقی بۆ ناوچەکانی کەش تا ئێستا پارێکم سەرف کردووە من پێم وایە پەیوەندی بە خراپ ئیدارەدانی ئەو کەرتەوە هەیە لەلایەن حکوومەتەکەی کازمیەوە چکەمە لە موازنە پارەی تەوامان بۆ تەخسیس کرد و بڕیاری ئەوە درا کە بە زووترین کات پارەی جوتیاران لە هەموو عێراق بدرێ و تەنانەت باس لەوە کرا کە ئەگەر بە زووترین کات پارەی جوتیاران سەرف نەکرێ لە وەرزی چاندنی داهاتوودا کە ئێستا لە مەودوا دەست پێ دەکات جوتیاران لە عێراق و لە هەرێمی کوردستان لەوانەیە نەتوانن زەویەکانیان دابچێنن و بەوەش بەرهەمی ناوخۆ زۆر کەم دەکا بە تایبەتی لە مەسەلەی گەنم بۆیە کارتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی هەموو ئەو کێشانە و بە تایبەتیش کێشەی جوتیاران پێکەنانی حکوومەتی نوێی عێراقا پێکەنانی حکوومەتی نوێی عێراق لە بەردەستی دانوستانکارانی کورد حکوومەتی هەرێمی کوردستان کارتێکی فشاری بەهێزە ئێستا بۆ ئەوەی بتوانێ ئەوەی خۆی مەرجەکانی خۆی لانیکەم بەشێکیان بسەسپێنێ ئەگەر هەمووشیان نەبێ و خودی سەرۆک وەزیران ئەوەی کە ڕادەست پێدرێت تاوان پرسیارەکەی پێشووترت ئایا چێ ڕاست پێدرێت بۆ کورد باشە طبعا فرق دەکا ئێستا ئەمە ئەگەر بین مقارنە بکەین جیاوازێکی زۆر لە نێوان بەڕێز عەبادی و بڵێن ئەوانی تردا هەبوو بۆ بە تایبەتی عادل عەبدولمەجید یعنی جیاوازێکی زۆر هەبوو لە نێوان ئەم دوانە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کورد بۆیە گرنگە کورد بزانێ کام بەرەیە و کام کەسە دەتوانێت مامەڵەی لەگەڵ بکرێ و تەفاهمی لەگەڵ بکرێ و تێگەیشتنی بۆ کێشەکانی کورد هەیە وەکو کێشەی پێک هاتەیەک و بڕوای بە مافە دەستوری و مافە فیدراڵەکانی هەرێمی کوردستان هەیە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو هاوڵاتی عێراقی تەماشا دەکا لە ڕووی ماف و ئیمتیازاتەوە دەکرێت لەگەڵ ئەوە گفتوگۆ بکرێ و پشتیوانی ئەوە بکرێت. شیروان کۆتا پرسیارم ئەگەرچی لە گفتوگۆکاندا باسمان لەوە کرد و بەڕێزت باست لەوە کرد بەڵام ئەمەوێ بزانم فەرمانبەرانی هەرێم بترسن لەوەی کە جارێکی دیکە دەست بۆ موچەکانیان ئەبرێت و پاشەکەوتی موچەکانیان ئەکرێت و لە موچەکانیان ئەبڕێت یاخود پێویست بۆ ترسە ناکات بە تایبەت لە دروستبوونی حکوومەتی داهاتووی عێراقدا تەسەوڕ دەکەم پێویست بەم ترسە ناکە بە دووسێ هۆکار یەکەکیان تەمان نرخی نەوت بەرزە و حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە خۆی جارێکی دیکە نابێت پەنابێتە بەر ئەو ڕێکارە لە لێبڕینی موچە و کەمکردنەوەی موچە داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە نەوت ئێستا پارەیەکی باش دەکا و داهاتەکانی کەشت بەگەر لە سیرکەین داهاتی ناوخۆش زیادی کردووە و حکوومەت خۆشی خەریکی ڕێکخستنەوەی باج و ڕسومات و گومرگ و داهاتی ناوخۆیە و خەرجەکانیشی بەسەری چاکسازی ئەوانەش خەریکە بۆیە پێم وایە یعنی بەبێ بەغداش بەبێ 200 میلیارەکەش بەبێ بەغداش حکوومەتی هەرێمی کوردستان نابێت جارێکی دیکە بیر لەوە بکاتەوە کە موچەی فەرمانبەران کەم کاتەوە ببڕێ ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم پێم وایە کورد بۆ لەمە دووە گەیشتۆتە ئەو ڕای کە لەگەڵ هەر سەرۆک وەزیرانێک اتفاق بکە یان ڕێک بکەوێ دەبێت بیر لەوە بکاتەوە جارێکی دیکە هاوڵاتی و فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان نەبنە قوربانی ناکۆچە سیاسەکانی نێوان هەرێم و بەغدا ئەم بابەتە زامن بکرێت بۆیە چ بۆ ئەم حکوومەتی ئێستا چ بۆ حکوومەتی داهاتوو من مەترسیەک نابێنم لەسەرەوەی کە جارێکی دیکە حاڵەتێک دروست بێتەوە
حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بێ موچەی فەرمانبەران ببڕێت. بەڵێ کاک شیروان هەرچەند وتم کۆتا پرسیارم بەڵام بەرزبوونەوەی نرخی دۆلار لە ساڵی ڕابردووە بارگرانێکی زۆری بۆسەر هاوڵاتیان دروست کرد بەگشتی. باس لەوەش دەکرێت لە دروستبوونی حکوومەتی داهاتووی عێراقدا نرخی دۆلار دادەبەزێتەوە و جێگیر دەکرێتەوە بە هەمان نرخی پێشووی. ئایا ئەمە تا چەند ڕێ دەچێت؟ من تەسەور ناکەم ئەمە ڕاست بێ. ئەمە جۆرێک لە دیعای انتخابی بوو، بەشێک لە لایەنە سیاسی عێراقیەکان دیعایان بۆ دەکرد بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵک و دەنگی خەڵک. بەداخەوە تەبان ئەمە هیچ بنەمایەکی علمی نەبوو و قەراری بەرزکردنەوەی با بڵێن دابەزاننی نرخی دینار بەرامبەر دۆلار و بەرزکردنەوەی نرخی دۆلار قەرارەکە ناچاری بوو کە عێراق داوێتی بە زەختی بانکی دەولی و سندوقی نەقدی دەولی و تەسەور ناکەم عێراق بەم زوانە بیر لە دابەزاننی یان گۆڕانکاری لەم نرخەدا بکاتەوە، نرخەوە خۆی دەمێنێتەوە. دوای ئەوەش حکوومەت ئیسفادەیەکی زۆری لەوە کردووە. یەکە ئەم احتیاطی بانکی مرکزی لە 54 میلیارد دینارەوە میلیارد دلارەوە عفو بەرز بۆتەوە بۆ زیاتر لە 61 میلیارد دلار. ئەمە احتیاطی بانکی مرکزی زیادی کردووە و عێراق بۆ ئەم ساڵی 2021 تا ئێستا هیچ قەرزێکی نەناوخۆی نەدەرەچی نەکردووە، واتە کورتهێنانیشی نەبووە لە خەرجەکانیدا. بۆیە حکوومەتی ئیسفادەی زۆر لەوە کردووە. تەسەور ناکەم جارێکی دیکە حکوومەت جارێ بیر لە گۆڕینی ئەم نرخە بکاتەوە و بە تایبەتی تریش زەختی دەولی لەسەرە کە نابێت نرخی دۆلار بە شێوەیەک بێت لە عێراق کە تەهریبی دۆلار بکرێت لە عێراقەوە بۆ وڵاتانی دەوروبەر. بە تەسەوری من بەم نزیکانە چ بۆ حکوومەتی داهاتوش نرخی دۆلار دەستکاری ناکرێت و ئەوەی کە سەدرەکانیش ڕاهەنگاندووە کە نرخی دینار دەستکاری ینی نرخی دۆلار بەرز دەکەنەوە زیاتر مەبەستیان احتیاطی بانکی مرکزیە نەک نرخی دینار. بەڵێ سوپاس بەڕێز شیروان میرزا ئەندامی لیژنەی دارایی خولی پەشووی پەرلەمانی عێراق کە ڕاستەخۆ لەگەڵمان بووین. سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان. سپاس بۆ ئێوەش.